لە بەشی سێمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی هونەریەکەین لە ڕێگەی کێشانی تابلۆکانەوە چۆن بتوانین بەشێک لەو شوێنە مێژووی و شوێنەواریانەی بەگشتی کوردستان بە تایبەتی ژەم ڕێ مەقسەد لەسەر شاری سلێمانیەکەین لە ڕێگەی تابلۆیەکەوە بپارێزرێن یاخود دروست بکرێنەوە. ئەمەش ئیشی ئەو کەسانەیە کە زۆر گرنگی بە مێژوو وەروە ڕەسەنایەتی کوردستانە دەن. بۆ قسە و باسیکردن لەسەر بابەتە میوانداری زۆر بەڕێز حاجی مامۆستا سەرچڵ شەوقی شێوەکار و سەرپەرشتیاری پەروەردەیمان کردووە. حاجی مامۆستا بەخێر بن. زۆر سپاس. ممنونم. خۆشحاڵم دەفتە. سەلامەتی. واجبە. خزمەتە. خوا بەخێر بن. خۆشحاڵم. سیحەتێ باشە شکر خۆ. الحەمدولله. خوا سەلامەتی. سپاستانەکەم. مانومان کردی ئەمڕۆ لەگەڵ تابلۆ جوانەکانت لێرە یاخوا لەش ساوێ. باکسەوە زۆر خۆشحاڵم. بەروێ بچین ناو ناوەڕۆکی تابلۆکان و چیرۆکەکانی پشتەوەی ئەو وێنانە پێم خۆشە بزانم نیەتت ئامانجت بە چ ڕوحێتێکەوە دەست داوەتە فڵچەکە تۆ ئەم تابلۆیانت کێشاوە. ئەم تابلۆیانە هەستکردن بە مەسئولیەتە، بەرپرسیارەتیە. زانیم لە ساڵی 2000 بەدواوە کۆمەڵی کەسی هەلپەرست، کۆمەڵ کەس کە حەز بەرژەوندی خۆیانەکەن، هەوڵی ڕووخاندنی ئێن و لە پێناوی بەرژەوندی تاکەسیە ئەم باڵەخانە جوانانە کە سیما و جوانی شارە ئەیکن بە گەراج و ئەیکن بە باڵەخانە و ئەیکن بە بینای گەورە و زەقم پشێ بە هەورە. ئەمە بەڕاستی ئەمە تەنیا خزمەتی خۆیانەکە، بەڵکو دژی شارە، دژی جوانەکانە، دژی هەموو بنەما جوانی و ئینسانیەتەکانە. چونکە بەڕاستی سیمای شار بۆ جوانە. شارستانی شار بە چیدا ڕەنگەیاتەوە بە حەزارەت. بۆ مثال لە ئەوروپا یا قەڵای هەولێر 3000 ساڵە پێشی ساکراوە، پارێزراوە. من لەگەڵ ڕۆژنکردنەوەیان، بەڵام لەگەڵ ڕووخانانیم. ئێستا زۆر ئەچیتەوە وڵاتی ئیتالیا، فەڕەنسا بیناکانیان بە توان بڵێم 1000 ساڵ پێش ئێستا سیما و جوانی خۆی گرتووە. کەواتە بەڵام بۆ شارێکی سلێمانی تەمەنی 238 ساڵە ئێمە نەتوانین پارێزگایی دەکەین. کەواتە من لە هەستکردن بە پرسیارەتیەوە وای لێکردم بوو بە پاڵنەرێک، بوو بە دافعی تا بتوانم ئەم سیمایانە، ئەم جوانیانی شار ئەگەر لای ئەوە ناشرینەکەن، ئەگەر ئەوە ئێڕخێنن لای من زیینوێکەمەوە. کەواتە من بە هەستکردن بە پرسیارەتیەوە هەوڵم ماوە ئەم شێوانە جوانتر و باشتر نەک من کۆمەڵی هونەرمەندێکیش ئەم کاریان ئەم ڕێگە پیرۆزیان کردووە و هەوڵیان داوە سیما و پیرۆزی شار بە جوانی بێڵنەوە. مامۆستا سەرچڵ ئەم شوێنانە ماون؟ ئەم شوێنانە بەڵێ هەنێکی ماون. ئێستا ئەم خانووە من بەڕاستی ئەمڕۆ زۆر شتیانی گەڕالی خۆم زایدن هاوڕێیان زایدن فەیسبوک وتیان فڵان ماڵ لە ڕووخان نایە، وتم باشم فرێکەوەم بۆی ئەوەی کەەوە لای خۆمای. بەڕاستی ئەم خانوانە کۆمەڵێک بیرەوەری خۆش و بیرۆی ناخۆش و بەڕاستی ژیانی جوانان ژیانێکی سادە بووە. ئەتوانم بڵێم بیرۆری خۆشیەکان زیاتر زاڵ بووە. ئەم خانوو جوانانە خۆشانە ئەتوانم بڵێم زۆر لە ئێستا گرنگتر و بایاختر بوون. بۆ سیمای کە لە پۆلی پێوەیە، سیمای جوانی پێوەیە، سینیکە شێوەی ئەندازەیتیە، شێوەی ڕەنگەکان، شێوەی شتەکان لە زاران زۆری ماڵەکان باقی گەوریان نەبووە، گرنگیان بەژنگەیەوە، گرنگیان بەدار بەدەختاوە. بەڵام ئێستا چیەکە هەموو یەکەمە بینە. کەواتە من هاتووم لێرەیە سیمای جوانی شار وەکو خۆی بێڵمەوە پێشوی بڕخێنمەتم دروستم کردووە. بەڵام بەداخەوە ئەم خانووە و هەتا خانووی کرد، بەڵام بەداخەوە فرێ نەکەوتم خانووەکەی نەجمەدی مەلا. یعنی بەلای ڕۆشتم ڕۆژیان کەس پێ نەوەڵم بەڵام ئینا فریای کۆتم وەکو خۆی دروستمە کردەوە. یان هەر لە ڕێزی نەجمەدی مەلا کۆمەڵێک دوای ئەگەر شاشەکەی پیشانمان بن ماڵی بەهی گوڵاو هەبوو، قاتی خوارەوەی هەمووی دوکان بوو. ئەو خانوەژمە یعنی ڕێژەکەی یعنی ساڵی کەتە 1000 ساڵ. بەڵێ ئەمە گەڕێکی سەرشەقامە، ئەمە گەڕێکی قەزازەکانە. ئەوەی بەهی گوڵاوی سا ئینشاڵڵا شاشەکە دەپشانتانێم. ئەمە ماڵی مامۆستا ئەحمەد گەورەیە، مێژووی خانووە بۆ 1930 دروستکراوە، ئێستا شەرماوە. ئەمە دەرگا کۆنەکانە بەڕاستی سیمای جوانی دەرگای ماڵوەڵێ. ئێستا چاوریە، ئێستا جوانی تەختەکان تامی خۆی هەیە. ئەمەش هەر گەڕێک کۆنەکانی سلێمانی سەرشەقامە. ئەمانە بەڕاستی من زۆر لەگەڵ داری خۆشەویستم خۆش حاجی لێر کاچی گەڕی سەرشەقام یان گەڕێکی قازەکان دڵمان پێکرێتەوە. ئەمەش با خەڵکی نەڵێن کابرا هەر سلێمانیەکان ئیکیان کۆڵانی گەڕێکی هین گەڕێکی بایزاغا بوو لە شاری کۆیە. ئەمەش شێخان بوو بەزگە تۆزێک پەلەنەکان یێواش با تەماشایکەین. ئەوەش ماڵی سەربەز قەزاز لە سوارباقە سەری شۆرینە. ئەم خانووەش خانووی کە سەرشەقام تا ئێستا خانوو ماوە.
من ڕخێناوە پەذیراکەوە بەڵام من هیوادارم نۆژەم پێێتەوە وەکو خۆی نەک بڕخێن یان بشێنرێت زۆر ڕاستە ئەمەش ماڵی کەریمی عادەکەیە بەڕاست دیقەتی بە لە کاتی خۆی ماڵان هێندانام مەتارە بوو ئاوی سازگاری بۆ خێرا یا زۆر جار بن زگوتەکان ئێستا ئەوەش نەماوە تیکی زۆر جوان بوو خەڵکی ئەچوون لە ئەو مەرکانەوە ئاویان نەخوارد و خێر بۆ ماڵەکە بەس دیقەت بی دیوارەکان خەریکە لە ڕوخانە چێت بەڵام هەفریای کەوتوم ئەو شێوە مەعماری و زەغرەفی و خشت جاران سەقفیان زیاتر باش شێوەی خشتە دائنا یا نەخشیان بۆ کێشا ئەوانە وەکو هێ وڵم باوە بە شێوەی خۆی بمینێتەوە حاجی مەوەسا سەرچەڵ ئێستا گەر گەنجێکی ئەم سەردەمە سەیری یەکێک لەم تابلوانەی تۆ بکات بە خۆشمەوە کە پێم وایە بێ زۆر معجیبی ڕەسەنایەتی کوردیم مەسەن لێرە بەرهەیوانمان هەیە پاسارمان هەیە ستارەمان هەیە جامخانەمان هەیە مەسەن بەر پەنجەرەمان هەیە سەر پەنجەرەمان هەیە عەقد و کەوانمان هەر وتنی پایە و دینگە و ئەمانە ڕەنگە هەر ئەم دەستەواژانە لای جیلی نوێ بیرچ بچنەوە ڕەنگە سە بە کەسێک بڵێ پاسار چیە ڕەنگە نەزانێت پاسار ئەو بەشەی لەسەر دیوارەکەیەتە دەرەوە یاخود دارڕاکەی هینەکە ئەمە ینی وردەکاریەکی زۆر جوانە بینرێ لەم تابلۆیانە لە پاڵ هێشتنەوەی ئەو ڕەسەنایەتیە جوانەی بیناسازی کۆمەڵێک دەستەواژەی بیناسازیش بۆ ئێمە ئیتر ئەبنە تابلۆ ئەمێنەوە ئەمەش چەند گرنگە لە پشتەوەی تابلۆکان پرۆفایلێک هەبێت کە ئەم بەشانەی ناو تابلۆکە بریتین لەم دەستەواژە بیناسازیانە تەبعەن ئێستا خۆشبەختانە کۆمەڵی خانوو خۆی ماوەتەوە لەوانە ماڵی شێخ محەممەد نەمر ماڵی سۆفی کەریم گەنجەکان ئەتوان ئێستا بۆ نمونە ماڵی سۆفی کەریم کراوەتە شوێنی کافتریایەکە یان ئاهەنگگێڕانێکە یان مناسبەتی کۆڕە شتێکە گەنجەکان کە ئەچونە ئەوێ سیما و جوانی شاریان لاون نابێت یان لە پێشانگایەکە کە ئەمانە بە پیشاندەیەم گەنجەکان بیل ئەکۆنە پرسیار ئەکەونەوە کۆمەڵێک پرسیارێک بەڵام من تەمەنا ئەەکەم پێش نیازەکەم ئەم کار کۆنانە نەک هەرکاری من کۆمەڵی هوندەمەندی کە ئەم کاریان ئەکەین بکرێتە پول بکرێتە ڕۆژمێرێک بکرێتە بۆ ئیکەوە شێوەی سیمای جوانی شاری خۆمێتەوە یان وەکو چۆن بڵێ لای دەری سەرا کۆمەڵێک پۆستەر هەڵوەسراوە بەرەو لای ساموکەرانەوە بە پۆستەر گەورە بکرێت بۆی بزانە کاتی خۆی شار سیمای شار چەند جوان بۆ شار بەمانەوە جوانە سیمای جوانی شار بە مێژۆکەیەوە جوانە چون ئەو شارەی کە مێژووی خۆی ونکات سیمای جوانەکەی ونەکات باشە کاتەوەی کە هەنێک پێیان وایە تر لەبەرەوەی دنیا پێشکەوتووە بێ باڵەخانەکانیش بەرزبنەوە و هەمووی بکرێ بەشتی نوێ ئەمە بیرکردنەوەی ڕاستە یان بەڕاستی ئەمانە تا چنێک بوونی نەتەوەی کوردە پارێزێت تا چنێک کەلەپور و بەڕاستی ڕەسەنایەتی ئەمە پارێزێت باشە من پرسیارێکم وڵاتی بەغدا فەڕەنسا پێشکەوتو بێ هەیە بەغدا ئیتاڵی پێشکەوتو بێ بەریتانیا ئەمریکا ئەمانە توانیویانە کەلەپوری و فۆلکلۆری میلەتەکەیان بپارێزن بۆ ئێمە نەتوانی کە ئێمە شارێکی تازەی وەکو باسی کرد مێژووی سلەیمانی 230 ساڵە یعنی بۆ بتوانین ئەوەش لەلایەن کێ بەرپرسیارە حکوومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرێتی شوێنەوار کابراکی فەقیر لەوانەی لە بینایکی وا بژی حەز لەبەر خاتی شتی پارێزکی بێ خانووگا فرۆشتی خەڵی باشترەوە بەڵام ئەگەر حکوومەت بڕیاری دەرکات ئەو خانووانە نەڕوخێنرێت خۆی بیکڕێتەوە ئەمە زۆر شتی چاکە وەکو مۆزەخانەیەکی لێ بەڵێ وەکو مۆزەسا بۆ منە بکرێت بە کافتریایە بکرێت بە شوێنێکی وەکو قاوە خواردنەوەیەک شوێنێکی بڵێم مناسبەی کۆڕە کوڕی شیعریە کۆڕێکی ئەدەبیە هونەریە ئەمانە زۆر دەوری هەیە کەواتە من ئەتوانم بڵێم هەمیشە ئەم خانووە ئەم کەلەپوریانە کارمانتیەکە هەستمان دەزوڵێنێ حقەتی جوانەکان لە ناو ناخمان ئەبزوێنێ ئەتوان بە زۆر بەڕاستی بێموجاملە کاشمە گەڕی سەرشەقام یان قەزازەکان یان سابووکەران یان پیر مەسوور نەگرێرن حتا لە هەولێری لە گەڕی خانەقا لە کۆیە گەڕشی بایزاغا بڕوان پێ بکە تیرۆتی مەشتێت ئەتوان بڵێم حەز بەرسی ناکمانی چۆن بڵێ ینی ئەم دیقەتی ئەم کابرا چۆی دروست کردو یان تەماشاکەی لە خشت ئەو تاقی چۆن دروست کراوە ئەو سەقفە ئەخبارسی لەو زمانەیە خەڵکی زیکری زیتیا بوو لە خۆنەوە زمانێ نەخەباتە هەبۆنەی شەبووە توانێتی ئەو قەوسانە دروست کات ئێمەش ینی ئەوە بۆ ئێمە بۆتە هاندەیەک کەواتە بتوانین ببینە پێشەنگێک کە بتوانین ئەمیانە بۆ خۆی دروستکەین لە بیر و لە هەزری گەنجی ئێستا بینێتەوە هەتایە کۆتایینێت حاجی باس لەوە کردیانێ ئێمە 238 ساڵ لەمە 1984 کە برایم پاشای بابان 1984 کە برایم پاشای بابان بناغیەم شارەدانە یانی ناکرێت هێشتا
گەڕێکێکمان نەبێ هیچ ناواز لە گەڕێک بنە کۆڵانێکمان هەبێ لە نێو شارەم سەر بۆ و سەرەوەر بە شێوازە کۆنەکەی بمێنێتەوە بەداخەوە ینی من سەریم تابلۆیەکەم گرنگی ئەم تابلۆیانە ینی بەڕاستی مامۆستایانی حەزەکەم خۆش قسە لێ سەرمە بکەیت لێرە دەنگی پێیەکانی بۆ نمونە سۆفی کەریمێک بۆنی مێخەکەەکانی گەلاوێشخانێک تەنانەت تووتنەکەی حاجی عەلیەک سەفای چیمەنە دانیشتنی بەر چیمەنەکەیانی هەموو ئەو وێنا و ئەو دیمەنانە ئەبینرێن ویستوتە ینی بتوانی هەموو گۆشەکانی ژیانی ماڵێک یان ئەو دیمەنەی شارێک لە تابلۆکان تا ڕنگ باتەوە تابل هەر تابلۆی و بۆروگرامی خۆ هەیە تابلۆ هەیە بەس بەرهێوان گێشاوە هەیە بەردەرگان گێشاوە هەیە ناو ماڵەکەم کێشاوە هەر یەکە و چۆن بڵی ئەمە برنجیان هەر خواردێک کارتانی خۆیە ئەمەش تایبەتمەتی خۆیە بۆ تۆ ئەم تابلۆی ئەبینی کۆمەڵ ڕەنگی تایبەتی ئەبینی من ناچم کامیری ئیشکەم چکم چاوی هونەرمەند چاوی وەربینانەیە چاوی زیریکانەیە ڕەسام نیگارکێش جیایە هونەرمەند جیایە هونەرمەند ئەبێ لە کارەکان داهێنان بکات من بە شێوەیەکی ئیمپرێشنیزم واتە کاریگەری ڕەنی ئەو سەوزە بۆ ئەو دیوارە ئەو دوای پشتەوە بۆ ئەم ڕەنگە ڕەنی بۆ ئاو بۆ دیوار ئاسمان بۆ خانووکە هەمووی کاریگەری خۆی هەیە بەڵێ کەواتە هونەرمەند ئەتوانێت بە ڕوحێکی تەواوەوە بەڵام من هەمیشە قەت ناشم پێشوی ڕەنگ دانێم ئەبێت ئەو شێو ئەندازەیە هەمووی بەڕێک و پێشی بشێشم ئەنجا نەکە پێشم چکم تا بناغە تەواو نەبێت کارەکە ناتوانێت ئەمەش وەکو بناغەوە وای بێت پێش هەموو شتێ هێڵەکان هێڵکاریەکە بە جوان بشێشە دوای ڕنگدانی بەڵام کە ڕەنگدا ئەنەیت ناچی بە شێوەیەکی عیشوایی و هەڕەمەکی ڕنگدانی ئەبێت کە ڕەنگدانە بە زیرەشی بە شێوەیەکی زانستیانە ئەو ڕنگانی کە ڕۆح داوا ئەکات باشە چەرێکی پێچە بۆ نمونە کارکردن لەسەر تابلێکی ئەوە بە نمونە وتت یعنی هەنێ خانە و فریان نەکەوتوم کە بەڕاستی بیان کێشم یان نیگارێکیان بۆ بکەم کە فریانەکە ئۆتوم ئێستا بۆ بەڕاستی زۆری داخە ماڵی ئەزبەدی مەلا یعنی کەس بە عەقڵێ ناوەکەی بیڕوخێنن ئەگینا پێش و فریا کەوتم ئێستاش تەمەنا ئەکەم چێ فۆتۆکەی لابێنەکەی لابێ بچم بە ئوسوبی خۆم دروستی کەمەوە تەبەن تابلۆ ئیلاقی بۆ نیە کە سەعاتێکە 2 سەعاتە 3 سەعات ئەو ڕۆحیەتێکی ئەبێت پێش هەموو شێ تۆ مێشی خۆ سافکەیت ئەبێت ڕۆح پێ بڵێ وەرە تابلۆ کێشان ناتوانانی خۆمە کاریە بڵێ بە زۆر شم ئەم دیوارە دروست دەکەم ئەمە ئەبێت ڕۆح پێ بڵێت مێشی خۆتی بۆ سافکەیت دوای ئەوە دافی ئەگە بێت کارتێکەکە دەبێت کاتەوە بتوانانی ئەو وێنە پێشیت تەبەن من تابلێت ئەەکەم بە شەبێ ڕۆژتاوەکەم ناشم لە سەعاتێکی خەریکم تا 6 ساعت ساعتی خەریکی بم یا 2 ساعت خەریکی بم دوای ئەوشم پشوویەکەیم دوای ڕۆژ دوام شتێکم کە ئەگەر بتوان بموێت 6 ساعت شتیا بکەم داهێنان ڕوونایەت ڕێنی تازە ڕوونایە بەڵام ڕۆ بە ڕۆکەتەوە دوای مێشک سافیەک دوای حەوانەوەی کاری تیا کرد زیاتر شتی تازەگەریە بینی شتی تازە ئەبینیت مێشک و بۆچوونەکانێ هەوڵەیەت کە تۆ بتوانی تازەگەری و جوانکاری لەم کاریا بکەیت زۆر ڕاستە حاجی بەڕاستی من ئەو تابلۆی ئەو لاکەی بینم دڵیام چاوی هەموو بینەرێکیش کە ئەمە ئەبینێ ینی لە یەک تابلۆیە خێزانێکە بینم جلی کوردیە بینم دیسانەوە حرمەت و ڕێزە بینم لەلایەک دیمەنەکە شانە بە شانەیە لەلایەک سایە بە سایەیە دەرگاکان خشەی جۆگەلاوەکەی کۆڵانەکەیەتە گوێم ینی جلی کوردی جامانە ینی حرمەتی جلوبەرگی ئافرەتان ئەمە ینی دڵنیام هەر دیمەنەکە کافی نییە لە مێشتا پەیامەکانە زۆرترن فراوانترن ئەوەی ئەتەوێ بیڵێ هەر وەکو خواردنەکەەوە چون هەر خواردنە و تام بنێت مەش بۆن و تام بەتەمیی خۆی هەیە بەڕاستی کە تۆ بینی ئەو کابرا بە جامانەیەکە ئوژنە بە عەبایەکەوە سیمای ڕوخساری شارێ لە بی دەخاتەوە جوانترەکات کاتی خۆی ڕۆحەکان پاکتر بوون کاتی خۆی ئەتوانم بڵێم زیاتر پابەت بوون بەدا بۆ دەریتی کورداواری و دینی ئیسلامەوە ینی ڕەسەنەتیان قەت ون نەکردووە باشە هیچ چیرۆکێکی لە پشتەوەیان خۆت هەر حەزت کرد بەم شێوازە کۆیان بکەیتەوە چەمەن ئەو ڕاستی تیابێت ئەو ژووپیاویان نەبوو من خەبیرم کردەوە لە ساڵی تا هەفتاکان تا هەشتاکانی زیاتر ئەم جامان و ئەم دەچک و ئەم ئاباوشتە مابوو بریژوتم زیاتر وەکو بیرخستنەوەیەکی خەڵک بۆی خەڵکی بزانن ئەوەی کە ئەم جیرە تازەیەش بەمە ئاشنابن بەڕاستی کاتی خۆی لە شتێبانی ئەوی خەڵکی منی بە جامان و جلی کوردیەوە بوون ئەوە بە بڵێ وەکو سا خۆمان بەڕاستی من ئێستا ئەوای من بە ئیمپرۆڤیزی کوردی و بەڵامی تر تۆنی ئەو ماوالێت حاجی شتێک زۆر ئەوە مەکە حوزنێک لەو تابلۆ هەیە کە ئەوان ئەڕۆن بەڵێ ئەنی پشتیان لێمەیە ئەڕۆن
ئەمەش هەستەکەم پامێکی جوانی تایە ئەمە حرەکەی تایە زیاتر بۆ شو ئەڕۆن دیقەت بە بەرەونەوە بازارەکە ئەڕۆن ئەمە کۆڵانێکە لای گەرخەنێسکانەوە یەت بەرەونەوە بازارەکە تاپەن ژنەکە دیقەتی بەی لەناو عباکەیە لە خوارەوە بەرزیشی تایە و چۆن بڵێ کاتی خۆی هینا پێ و علاگە نەبوو زەمبیلە هەبوو پیانە و زەمبیلە شێوەیەکی باغی هەبوو کۆمەڵ نەخشی تیا بوو بۆ شێوەیە جا پێم خۆشە گەربیری زلامی تیا بکەم پێم خۆشە حرەکەی تیا بێ شتەکە جا من نەبێ جوڵەی تیا بێ کەس وڵی تیا بی لای بینەریش نییە زیاتر حەز بە و شێوە نەمتە جوانە ئەکەن کە لە تابلۆکە هەیە و دوای ئەوە من کە دووشمە حەزم کرد یاری بەڕنگ بکەم چون بەڕاستی یاریکردن لەگەڵ ڕەنگە سیما و جوانی کارەکە و لا جوانترەکات لا شیرینترەکات لا بەهێزتر ئەکات وڵی من ئەمەیانم هیچ لێ دیار نییە بەس مامۆستا ئەمەشیانگەر باس لەم تابلۆیەشیان بکەیت تابلۆکان زۆرن بەڵێ تابلۆکان دانێشیان بەڕاستی دیوارێکی گەڕەشی قەزازەکانە تەمەن کە قەزازەکانەکەم ئەو شێوەی دیوارە لە زۆر شوێن دووبارە بۆتەوە یعنی ڕەمز نییە بڵم بۆ گەڕەشێک ڕەمزە بۆ گەڕەشی بڵم شارێک بڵێن هەموو شارەکانی کوردستان من حتا شاری کەرکووشیشم کێشاوە بەڵام لە ماوەی پێشکەشم شایدووە بەڕاستی گەڕام گەڕەشی کورد نەبی بۆ پێم خۆش هەموو شارەکان وە یەک هەموو کوردستان لای من فەرقی ناکەم پێم خۆش هەمووی بۆ شێ بکەن جا ئەو دیوە شێوەی دیوارە لە هەموو کۆڵانەکانە هەبووە ئەوەی کەش ماڵێکە لە گەڕی سامکران ئەوی کەش ئەگەر بەرادری کامێرا پیشان ماوە زیاتر بۆی کە زیاتر ڕووکردنەوە لەسەر کارەکە بدەم ئەمە شێوەی دەرگایەکە دەرگایکی جاران کە لە گەڕەشی حاجی حان ئەمە لە گەڕکی حاجی حانە ئێستا ئەو ماڵە ماوە ئەو دەرگایە ئێستاش ماوە جادی گۆران خوار قوتابخانەی سوچی جاران ئەو ماڵ ئێستا وەکو خۆی ماوە حاجی ئەگەر سەری دەرگاکە بکەین دوو جار شوێنی لێدانی لە دەرگای هەیە ئەوەشت لە یاد نەکرد ئەگەر ئەوە قسەما بۆ بکەیت ئەو تەقول باب بەڕێ زۆر تامیش خۆش تا تەقول باب ئێستا بەڕاستی ئەم دەرگا ئاسنە کە میوانێکە گەل لە ڕز لە دەرگاکە بە پیس عاجەبی ئەو زرمە بەس ئەو تەقول بابە کە لە دەرگای ئەیە هێمنێکی پێوە دیار بوو جاستێریکە ئەو شێوەی دەستی دەرگاکە هەر وەکو شێوەیەکی وەکو زی وایە ڕێنی ئاڵتونی وایە سیمای جوانتی کردووە ئەو کاتەش بەڕاستی ئەتوانم بڵێم چێژی و دەری لە ئەوەتر بووە سیکە شێوەی نەخش و شێوی پەنجەرەکان و چێژێکی جوانیان کاوتێ خانوت بەڵێ عفوا حاجی جاڵ ئەرێن ئەو ئانە هەمووی دوانی پێوە بوو دانێکیان ئەگەر ئافرەتێک بڕۆشتایە بۆ ماڵەکە تەقەکەی جۆرێک بوو دەنگەکە هەوەی لە ناو ماڵەکەی ناسیەوە ئیزانی ئەمە لە بەردەرگاوە ساو ئافرەتێکە چوو دەرگاکەیە کرد ئەوەی پیاوەکانی جیاواز بووە مەسەن لە ماڵەوە ئەزیانی ئەوە پیاوەکە لە دەرگادا پیاوێکە چوو بەڕووی دەرگاکەوە ئەمەش شتێکی جوان بووە خۆی دیقەت بە پێی تەبیعەت ئافرەت ناسیی تایە ئەشکە دەرگای ماڵەکەیە یا جەڕسێگەیە یەک جار یەک تەق یا دوو جەق بەس پیا و چەند جارێک هەیە تۆ بڵێم زۆر جار هەیە بڵێم کەم تەحملەکەیەتی خواخوای زۆر ژوورەوە جایکەش نادا بە پێی تەبیعی ئافرەت دەگەر ڕێز حدا بۆ هەمویان خوشی کەسی منن یەک جار یا دوو جار دەکەیە بەڵام پیا و چەند جارێک حتا بۆ ڕسمی جوایە ئافرەت ڕسمە زیاتر حەزی بە وردەکاری و نەخش و ڕازانەوەیە پیا و لە ڕسم کێشان لە خەت کێشانە حەسووری پێ دیارە کەواتە هەموو شتێک ینی بە پێی تەبیعەتی ئەو کەسە مامۆستا سەرچۆ ئێمە کەسانی تری خەمخۆرمان هەیە وەکو بەڕێستان کە چەندین کاری تری هونەریان کردبێ لە شار و شارۆچکەکانی تر بنمونە توانی بێتان لە پێشنگایە کۆبنەوە ئەم کارە جوانانە پێشکەش بکەن بەڵێ من تەمان تا ئێستا پێشنگای نکراتەوە بە تایبەتی هەر سەر سلێمانی بەڵێ بەڵام من چی پێشانگای کرومەتەوە بەژەنی پریا کردووە شارم تیاپشانناوە بۆ نمونە لە دوانزەی لە مای دوانزە بوو 2022 پێشەکانی کرد لە هەوڵی ئەم لە سوورەکە کە تایبەت بوو بە ڕشەوی چلە تایبەت بوو بە سیمەی شاری سلەیمانی کە کومەڵی کەلەپور بەیان کردمەوە ئەو پێشانگە سەدایشی هەیەەوە بەس ئیشاڵڵا بەنیازم لە یادی دروست شاری سلەیمانیە لە 14 ساڵە ڕێکخراوی بابان پێشنگایکە بۆکەنەوە ئەم پێشنگایان تایبەتە بە شاری سلەیمانی کاتە ئیشاڵڵا پێم خۆش هەمووتان ئامادەم پێشنگەکەیە و من پێشنیاش دەکەم دایرەی شارەوانی ئامادە بن یان کۆمەڵی خەبیر ئامادە بن کارەکان لێ هەڵبژێن بکرێن بە کارت بە پول بە ڕۆژمێر بۆ ئەوی نەکاری من هەر مەقسەد خۆم نییە هەموو ئەو بدانی کە خەمخۆری شارن وی شار دروستەکەن بۆ ئەوەی کەەوە سیمای شوی شار هەتا لە هەست و بیری چەندینەوەی دوای ئێمە بینێتەوە
حاجی مەوسا ئەمانە ئەم تابلۆیانە تەمەەن یەک نوسخەن نوسخەت لێ نەگرتوونەتەوەواتە سەرڕەنگە کەسێک حەزەکە مەسەن تابلۆیەک لەمەی هەبێ بیکڕێ لە ماڵەوە بەڵام خۆ لە کۆتایە تابلۆکە یەکدانێ بەڵام ئەکرێ لە ئۆرجینال بکرێ بکرێتە ئەلکترۆنی و کۆپی لێ بفرۆشێ بڵاو بکرێتەوە هیچ پلانێکی وات هەیە وڵاو ئەوکو کڕین لیان کڕیوم خەڵک زوان حتا کۆمەڵکە بن برا بۆ ئەڵمانیاش برا بۆ کەنەدا یان لە سلەیمانیش پارێز سلەیمانی دووستابیری کڕیم بۆ ناو پارێزگا بەڵام وەکو کارت پێشنیازم کرد تا ئێستا ئەوە نەکراوە هیوادارم ینی لژنەیەک بێت ئەوانە بکەم بکار بەڵام من خۆم هەمیشە لە فەیسبوک بڵاوێکەمەوە هەمیشە هەموو هاوڕێ خۆشتەکان لێ بکرد و بە کارت خۆم بەخشیم بە خەڵک ئەو کارانە ئەوسوانن دوای بەرنامەکە وێنەکان وێنەی بگرن و بەبست پێ ڕەنگە سەم تابلۆیە من حەزم لێبێت تۆش حەز لێبێ یەکێکی تیژۆڵان لە کۆتای تابلۆکە یەکدانەیە بەڵام دیسانە خۆ ناکرێم تابلۆیە دانیشیتەوە مەسەن دروست بکرێتەوە بەزەکرێ لە ڕێگەی ئەلکترۆنیاتەوە کۆپی بکرێ بە ئۆرجینال چاپ بکرێ و هەمان تابلۆیە و بەس خۆت بڵێن ئیزنی کۆپیڕایتەکەت داوە بەڵێ تاڵ پێ چاپ کراوە ئەم تابلۆیە چاپ کراوە بەری 2 مەتر بەڕاستی ئەوەشی زۆر چاکە کە چاپ پێ ب 2 مەتر تاوی تابلۆ خۆشیەت و لەوانی تابلۆی ئاوانیە بێن بە دەوەرەکە بەڵام کابرا بۆ خۆی ئێژە چاپیەکە بە 2 مەتر گەورەیەکە تەبعەکە بای 15000 دانە وانە بۆ خۆشی باشە لە شوێژی ئەمێنێتەوە یان کە بکرێ بەکاریە بکرێ بە ڕۆژمێر هەتا لە بیر و هەستی خەڵکامێتەوە یان لە پێشنیازەکەم لە کتێبەکانی خوێندنە کە باسی سلەیمانیەکات ئەم تابلۆیانە بکرێتە ناو قۆناغی خوێندنەوە یعنی لە وانەی کوردیە لەوانەی زانستە لەوانەی جوغرافی ئەمانە پێویستە کە باسی شاری سلەیمانیەکە باسی شاری کوردستانەکات گرنگی بە بیناکۆنەکان بە نەک تازەکان لە بەرچاوە بەڵام کۆنەکان خەریکە سیما و جوانی خۆی ونەکات خەریکە وەکو چۆن بڵێ مۆمەتی ئەتوێتەوە بەڵام ئێستاش هەر ئەڵێم ئەبێت بەڕێژ شوێنەوار خۆی بە پەرپرس بزانێ نەیەڵە کەس بیکڕێ کابرا پێسی پارێ لی بکڕێنەوە زۆرێک لە تابلۆکانم بینیوە بەڵام یاریکردن بەڕنگ بەم شێوازە و لەم لیوێنەکەوانانەیە تا ڕادەیە کەمترە بۆیە هەستەکەم تایبەتمەندێکی تری هەیە زۆر سپاس بۆ ئامادەبوون گەر لە کۆتایی یا شتێکەکەن ماوێ هیوادارم هەموو یەشیر ئێمە هەست بە پرسیاتی بکات سیما و جوانی شار وەکو خۆی بێڵنەوە هەمیشە لەگەڵ ڕۆژنکردنەوەی بن قەت لەگەڵ ڕووخانانە بن هیوادارم سەرمایەدارەکانیش زیاتر حەز بە مەسئولیەتکەن و حکوومەت بێتە دەنگ بۆ ئەم باسە من سوپاسەکەم من قەت کۆڵ نایم یاخوا لەش ساغ بێ زۆر سپاس بۆ بەڕێز حاجی مامۆستا سەرچەڵ شەوقی شێوەکار و وەروەها سەرپەرشتیاری پەروەردەیی سوپاسانەکەین کە لەم تۆرێ لەگەڵمان بووین سپاس بۆ تەواوی بنەماڵەی شەوقیەکان بەڕاستی جێگە دەستان دیارە بۆ موسلێمانی ماندوو نەبن